لا إله إلا الله أو بوێنەیە و دڵسۆزە و ئەو ڕەسەنایەتیە و سوپاس بۆ خوا و ئێمە پشت بەو ئەبەستین و ئەو ئەپەرستین و گەواهی ئەدەین کە جگە لە خوا هیچ کەسێکی تر نییە و هیچ هاوڵێکی نییە و محەممەد پێغەمبەری خوای و بەندەی ئەوە و ئەوەی کە بەندایەتی بۆ خوا کات ڕێنمایی کراوە و برنەوەیەکی گەورەی بەدەستهێناوە و ئەوەی کە پشتیان پێبەستێت قەت گومڕان نابێت. ئەمۆژگاریتان دەکەم بەندەکانی خوا کە خوا بپەرستن و تا مردن دوعا بکەن و بە شێوەیەک نزا بکەن کە هیچ پێشینەیەک لەم پێش ئێوە ئەمەی نەکردووە. ئێمڕۆ ڕۆژی ڕێز و مەزنایەتیە و بەرەکەتەکەی ئەو بێوێنە و نەبینراوە و چەندەی ئەکرێن نزا بکەن و ئەوەتان لەبەر چاو بێت کە چ نیعمەتێک بەسەر مرۆڤایەتیدا ئەپارێنێت و ئەو پێشوازی لە تۆبەکردن ئەکات و لێخۆشبوونی هەیە بۆ خراپەکان ئەو بێوێنەیە لە بەخشندەییدا و ڕووبکەنە چاکە و دوورکەونەوە لە خراپە و ئەو ستەم لێکراوان سەر ئەخات بەسەر ستەمکاراندا و چاکە بکەن لەگەڵ ئافرەتاندا و پابند بن بە پەیمانەکانەوە و وەفادار بن بەرامبەر تەرازووی مەزنایەتی و هیچ کاتێک ڕوەرمەگێڕن لە چاکەکانی ئەو و هیچ کاتێک لوتبەرزی پیشان مەدەن و هەموو کاتێک بەڕێ ئامۆژگارەکان و وتەکانی خوددا بکەن. ئەی باوەڕداران، جەژنی قوربانتان پیرۆز بێت. لەم ڕۆژگارەدا حاجیانی ماڵی خوددا مەراسیمەکانی حەج جێبەجێ ئەکەن. ئەمە خۆشیێکی گەورەیە بۆ ئەوان و داوا لە خوای گەورە ئەکەین کە ئێمەش لە حاجیانی ماڵی خوددا بین لە ڕۆژانی داهاتوودا لە ساڵانی داهاتوودا. حاجیانی خوددا لە مەراسیمەکانی خۆیان جێبەجێ ئەکەن و پشت بە خوای خۆیان ئەبەستن و ژیانی خۆیان لەم ڕێگەیەدا پاراستووە و ئایندە و بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ گرتووە و لە دیمەنی ماڵی خوددا پیشانی ئەدا کە خوای گەورە چەند مەزنە لە چاکانیدا. ئەوان پەیوەندی خۆیان لەگەڵ خودای خۆیان دووپات ئەکەنەوە و ئەوان ئەیانەوێت هیواکانیان و ئاواتە ڕەواکانیان جێبەجێ بکەن بە نزاکانیان و بە ڕووکردنیان بەرەو خوددا. لە جەژنی قورباندا ئێمە حکایەتی یەکتاپەرستیتان بیرەخەینەوە کە هی ئیبراهیمە کە چۆن بە تاقیکردنەوەی قورسی خوددادا تێپەڕی. ئیبراهیم سڵای خوای لێبێت ئەو هیچ نەوەیەکی نەبوو و وەکو هەر مرۆڤێکی تر تامەزڕۆ ئێوە بوو کە مناڵێکی ببێت و ڕوویە کردە خوددا و نزایە کرداوەیە کرد کە وەسەیەکی پێ ببەخشێت، بەڵام وەڵامەکەی پێ نەگەیشت، زۆر بەدرەنگەوە و تەمەنی 86 ساڵ بوو کاتێک مناڵی بوو و ماوەیەکی زۆر چاوەڕێی کرد. وێنای ئەوەی بکە کە مرۆڤ تەمەنێکی زۆر چاوەڕێ بکات بۆ ئەوەی کە مناڵی بێت، بەڵام لە کاتێکی درەنگی تەمەندا ئەمەی پێبەخشرێت. لە کاتێکی زۆر درەنگ تەمەنی 86 ساڵی و چوو کوڕێکی بوو ئیسماعیل